دڵبەن ڕەفیقە دانیشتووی گوندی تۆپزاوامە لەگەڵ خێزانەکەم خەریکی هەنگەوانینە لە دوای ئیشی ماڵەوە و منداڵ بەخێوکردن و ئیدی ئەوانە خەریکی هەنگەوانینە. سەرەتا هەندێکمان مێش کڕی دی وردە وردە پەرەمان پێدا و هینامانە ئێرە ئێستاش پرۆژەکەمان گەورە کردی و خەریکین. لە قەدیمەوە بابوو باپیرانمان مامەکانم هەمووی هەنگیان هەبووە بەخێویان کردیە، بەس ئەمن کە زەواجم کرد پیاوەکەم هەر هەنگی بە هەبووە بەخێوی کردیە. ئیدی ئەمیش لەگەرەوەی فێر بووم وردە وردە حەزم چووە هەنگ بەخێوکردنێ و ئیدی پەرەمان پێدا و زیاتر ئەمیش حەزم چووە و ئێستاش زیاتر هەموو ڕۆژێ یعنی دێمە ناو هەنگەکان و چیان ئەوە بی لە بۆیان دەکەین و ئیدی ئاو دابینکردنە و ئەوجا شەغڕەی دەدا جا سندوق دێتە دەرێ و جار هەیە دەیان بڕینەوە. ئێستا کاتی وەرزی بڕینەوەیە، ئێستا هەنجینەکەی دەبڕینەوە و دەیبینەوە ژوورێ جوان ماسپی دەکەین و دەیکێشین و ئیدی لە بۆ مشتەرەکان حازری دەکەین. کاتێککە بمانەوێ مێشک پەروەردە بکەین و حازریکەین لە بۆ هەنجینی دروست بکات، لە مانجی دۆ ئێمە هانی هەنگەکانمان دەدەین هەتا مانجی حەوت دەیبڕینەوە. ساڵانە لە مانجی دووەوە مێشەکانمان هان دەدەین، یارمەتێکیان دەدەین هەتا ئەساس و نان و شتیان لە بۆ دابین دەکەین و هەتا نزیک ئەوەی شیلەی گوڵ دەست پێ دەکات و گوڵەکان دەپشکتن و هەنجینێکی جوانمان لە بۆ بەرهەم دێنن. مانجی حەوت دەیان بڕینەوە، دەست بە بڕینەوەیان دەکەین، دواتر کە بڕیمانەوە حازریان دەکەین دووبارە دەیان بینە چێستانن. ئێمە چێستان و گەرمێن بە مێشەکانمان دەکەین چکە لێرە کەش و هەوایەکە هەندێک گەرمە، لەوێن دەرێژ بەهاردا دێ شیلەی ئەوەی دەست پێ دەکاتەوە، شیلەی گوڵەکان دەست پێ دەکاتەوە. ئێمە دووبارە سوود لە مێشەکان دەبینینەوە و هەنجینمان بۆ دروست دەکەنەوە، دووبارە لێ دەیان هینینەوە، ئێرە لێرە دەیان بڕینەوە، جاری شێ لێ دەیان بڕینەوە مانجی نۆ ئەو جا دەیان هینینەوە مارە و هەنجینەکەی دەبڕینەوە دادنێن ئامادە دەکەین. وەڵاهی بێگومان کاری هەنگەوانی تۆزە قورسە، یعنی ئێستا مە خێزان لە چین خەریکین، ئێستا جار هەیە پێڕاناگەین، زۆری دەوێ بەڕاستی زۆری دەوێ، بەڵام کارە خۆشیشە تا برێ کارەی ئەوە نییە برێنە تا لێ ڕادەی تۆزەکە قورسە، بەڵام دواتر تۆزەک لێ ڕادەی باشترە. بەرەوە ڕاستەنجی زۆری هەیە، جار هەیە بەرهەمەکانمان لۆ ساغ نابتەوە یان تووشی نەخۆشی دەبن یان ئەوەی سندوق قشتیمان هەیە حکومەندۆمان دابین ناکە، ئەوانەمان هەیە ئەو گرفتانە، یان دەرمانی باش نییە، کوالیتیان باش نییە دەرمانەکان لە کوردستان، ئیدی ئەوانەش جار هەیە گرفتمان لە بۆ دروست دەکات لە بۆ هەنگ بەخێوکردنێ. وەڵا ئەمە الحەمدولیلا ئەگە پێشمانەوە دەن لەکردمان زۆر احتیاجیە، ئیلا کوڕەکەم ئەگەر پێوەیدا حەساسیە شتی وای هەیە دەنا منداڵەکانم نا هەمویان ڕاهاتینە، هەموو دەمێ لە ناو مێشانین، ئەمە لە خۆمان لە ناو مارێنە چکە مێشەکانمان پیاوەکەشمەوە هەر جێی لێنە لۆ خۆی پێوەشیدا احتیاجی هەر ئەو ڕاهاتێ زیاتر لەمە ڕاهاتیە، بەس ئەمنیش جێم لێنێ ینی چەندی مێش پێوەمدا جار هەیە گەیشتە 24 مێش لەسەرێک پێوەی دایمە لەکەم زۆر احتیاجی بووە لە ڕۆژێکدا. بەڵێ نەوەڵا جار هەیە میێوانمان دێت پێوەی دەدا، جار هەیە کە دەچێ ناویان هەر لە خۆیان تووڕە دەبنیان هەر بابەتێک بەهەر هۆیە چێ چ شتێک زۆر تووڕیان دەکات، زیاتر شتی زیاتر کە تەیرێک بە ناویاندا دەڕوا دەفڕی کە دەفرێوانیش تووڕە دەبن. بەڵێ ئارە وەڵام مێشەکە ئیدی هاتە بوو لێرە چای بۆی کەوتبوو دەترسە، جار هەیە ئەوەی دەکا دەترسێ لە شتی ڕەش ئەویش دیفاع لە خۆی دەکا، تووڕەشیانکەی خراتر پێوە دەدەن. بەس مێشی ما ڕەچەلەکەی زۆر باشە الحەمدولillah، زۆر فەقیرە لە چاو هەندێک مێشی کە مێشی وا هەیە هەر ناوێری سەری ژێردێەوە، جار هەیە من بەدەستی بەبێ پەنجەوانە دەچمە ناویان هەنجینی دەردەینم یان هەر شتێک دەستکاریان دەکەم شانیان لۆ دادنێم پێوەم نادەن، یان شەغرەم بەدەستی گرتیتەوە هیچ کڵاوشتیشم بەدەست نەکردێ. زۆر ڕەچەلەکیان هەیە، ژمارەیان گەلێک زۆر، ئەگەر حسابیکە ینی بەو دەمەی ناگۆترێ هەندە زۆرن ڕەچەلەکیان، بەس ئەمە مێشەکەی ماوەیە هەرمان بژاردیە لە بۆ کەشەوەهای ئێرە زۆر گونجاوە، زۆریش باشە. کارنیکای بەخێو دەکەین زیاتر، کارنیکاشی لە مژی زیاترە، هەنجینی زیاتر ئەوە دەکا خڕ دەکاتەوە،
فەقیرتریشە لە هەنگکان کە لەوانێ ساختکردنەوەی هەنجین تۆزەک قورسە یعنی دەبی مشتریەکە تەواو متمانەی پێتەبی ئجا هەنجینەکە لێ بکڕێت چکۆ لە وڵاتانی دەرەوە هەنجینی زۆر هاوردە دەکرێت هیچی کوالیتی نییە هیچی ئەوە نیە ئەلحەمدوللا لە کوردستان هەموو هەنجوینێکی کوردستان بێموانەیە غەشی تێدا بکرێت چکە سروشتەکەمان جوانە و گوڵ و گوڵزار مانگەلێک زۆرە لە کوردستان بەڕاستی بڕوا ناکەم مەگەم کەسەکەها بێخوابی دەنا هەر ئەوەی ناکە غەشی تێدا ناکە ئێستا مێک لەبارە خۆمان قەت بیرمان لەوەی نەکردەوە غەش لە هەنجینەکەمان بکەین چکە مشتریمان هەیە هەمووی سوکەریتی و هەمووی هەیە متمانەی پێمانە هەموو ساڵێک دێ هەنجینمان لێ دەکڕی دی ئێمەش نامانێ متمانەی خۆمان لە دەست بدەین مان پێویستە حکوومەت ڕێیەکی لەو ئەوەی دابنێ لە بۆ هەنگ ساختکردنەوەی کوردستان چکە هەنگەوانەی زۆرمان ئێستامەیەک لەبارە خۆمان ناتوانین ئەوەندە مێشەی بەخێو بکەین لەبەرەوەی دەرێن بەرهەمەکەمان ساغ نابتەوە یان جێگەمان نییە یان سندوقمان پێدابین ناکرێ بەڵێ بێگومان دەبی حکوومەت هاوکاریمان بکە ئەگەر ئەوە بێ هەنجینی هاوردەی دەرێ بکەین باشتریشە لۆمەش باشە و ئەمەش زیاتر پەرەی پێ دەدەین و زیاتر ئیشی تێدا دەکەین و ئیسیفادەتشی دەبی لە بۆمە بێگومان مانزار هەیە مشتری هەیە دەرە من هەنجینی بە 5,000 دەکڕم بە 10,000 دەکڕم ئێستا ئەمەگەر بە 25,000ش بدەین لەوانەیە لە بۆمان دەرنێنی چکە ئەمە فێر و شتی تێدا ناکەین بەڕاستیانی ئەو هەنجینەمان لەو دابین ناکە کە بەدری خۆمان بی زۆر بی و بە 5,000ش بدەین ئاساییبی بە دەی بدەین ئاساییبی ساڵێک لەوانەیە مێشک 10-12 کیلۆ هەنجینی خڕکاتەوە ئێمە لۆمان دەرنانی بۆندی بدەین جاگەر حکوومەت شتەی وا بکە نێهێڵی هیچ هەنجینێک لە دەرەوە هاوردی کوردستان بکرێت زۆر باشە ڕاستە قورسە بەس ئەمن ڕاهاتیمە هاوکاری پیاوەکەم زۆر دەکەم ئەیانجار هەیە هەتا لە ساختکردنەوەی بەرهەمەکانیش بەگەیاندن بێ برادرم شتم هەیە لە دام دەستگاکانی حکوومەت داوای هەنجین دەکەن لەویان دەبم کۆنتاکێکم هەیە لەگەر برادەرەکانم هەمووی کاتێک وەختی بڕینەوەی دەبی پێیجم هەیە دایدێنێم هەمووی داوای هەنجینی دەکەن زۆر خۆشە زیاتر هانم دەدەن کە بەردەوام بم توانێ خانمان زۆرە یانی ئەگەر هیوا هەیە دەرە ژن هیچی پێ ناکرێت نەخێوانە ژن هەموو ئیشێک دەتوانی بکە ئەگەر خواستی لەسەر ئەوەی هەبی ئیشەکەی بکە ئەمە